ئەم کاتتان باش من ئامانجم سەرپەرشتیاری ناوەندی ڕاهێنان لە شاری پزیشکی فاروق پێم خۆشە باسێکی ناوەندەکەمانتان بۆ بکەم. ناوەندی ڕاهێنان لە شاری پزیشکی فاروق یەکەمین ناوەندە لەسەر تاسەری عێراق و کوردستان کە ئێمە ڕێکی پێدانمان هەیە لەلایەن ڕێکخراوی دڵی ئەمریکی ئەمریکان هارت ئەسۆسییشن بۆ کردنەوەی کۆرسەکانی بیسک لایف سەپۆرت و ئەدڤانسد کاردیاک لایف سەپۆرت بۆ کەسانی پزیشکی و کۆرسی هارت سیڤەر بۆ کەسانی کە لە بوارە پزیشکەکە کار ناکەن. بە خۆشحاڵیەوە بۆ یەکەمین جاریش لە سەرەتای ئەم ساڵە کۆرسی ئەدڤانسد کاردیاک لایف سەپۆرت ناکرێتەوە بۆ کەسانی پزیشکی. کۆرسی ئەدڤانسد کاردیاک لایف سەپۆرت یەکێک لە کۆرسە هەرە گرنگەکانی ئەمریکان هارت ئەسۆسییشن یەکێک لە هەرە کۆرسە گرنگەکانی بەکارهێنانی با بڵێن فریاگوزاری بۆ حاڵەتەکانی وەستانی دڵ و هەناسە. ئێمە لە کۆرسەکە بەشداربووان ڕاهێنین کە چۆن با بڵێن حاڵەتەکانی وەستانی دڵ و هەناسە بناسنەوە و چۆن چارەسەری حاڵەتە ناڕێکەکانی زیادبوون یا کەمبوونی لەدانەکانی دڵ یان وەستانی دڵ با بڵێن بە شێوەیەکی پراکتیکی و بەکارهێنانی دەرمان و بەکارهێنانی ئامێری پێویست بۆ حاڵەتەکە توانن چارەسەری بکەن. ئێمە لە ناوەندەکەمان تا ئێستا 45 کۆرسمان کردوتەوە 250 کەس بەشدار بوون لەگەڵمانە هەم لە ستافی ناو نەخۆشخانەی فاروق و هەم لە ستافی دەرەوە. لەبەر ئەوە با بڵێن ستافەکانی ئێمە خەڵک ئەتوانێت بەشدار بێت لەگەڵمانە لە هەموو شوێنێکەوە. ئێمە بەشداربوومان هەیە لە زۆربەی شارەکانی عێراقەوە و بە خۆشحاڵیشەوە دووارە توانم ڕای بگەێنم کە ئێمە لە سەرەتای مانگی دووە ئەتوانین بەشداربوو وەربگرین بۆ کۆرسەکانی ACLS کە یەکێک لە کۆرسە هەرە گرنگەکان و بۆ ناوتۆمارکردن و بۆ بەشداریکردن ئەتوانن پەیوەندی بە شاری پزیشکی فاروقەوە بکەن بۆ ئەوەی بتوانین بە هەمومان با بڵێن فریاگوزاری پێشکەش بۆ کەسانە بکەین کە پێویستیان پێوێت. زۆر سوپاس.